کۆتایی هاتنی کەمەگاڵە کەمان سکایە بە ڕێزان خوێندکارانی مەلیک بۆ شوێنەکانی خۆتان بۆ پشتی مێزەکان. ڕێکخراوی لاودۆست بە هاوکاری پەیمانگای مەلیک ئەمڕۆ شەشەمین کەمپینی خۆی ڕاگەیاند، کەمپینی گەنجان بۆ بە ساڵاتوانە. ئەمڕۆ لە پارکی ئازادی شاری سلێمانی پێشانگایەکمان نمایش کرد، پێشانگاکەش پێکاتبوو لە کاری دەستی و خواردن و وێنە و هێشتی هەمە جۆر. من ئەمڕۆ بە کاری چنین بەشداریم لەم پێشانگایە کردووە، زۆر خۆشحاڵم چونکە بینەرێکی زۆر و خەڵکێکی زۆر هاوکاری کردین و هیوادارم لەم جۆرە پێشانگایانە لە هەرێمی کوردستانە نمونەیان زیاتر بێ بۆ ئەوەی خزمەت بە چینێکی بەڕێزی کۆمەلگاکەمان بکات. هەستاین بەکردنەوەی پێشانگایەک و ڕاگانی کەمپینێک بۆ بە ساڵاتشوانی خەڵوەتگەی پیری سلێمانی سەرجەم داهاتەکان و ئەو پارەی کە کۆکرێتەوە بۆ خەڵوەتگەی پیریە وەکو وەفایەک لەلایەن مامۆستایان و قوتابیانەوە. ام خوازن ناماکێ بگهین جیهانê got em jinên Kurd em aramiye û aştiyê ji dinyayê tevahîr dixwazin û ji welatê xwe re bi taybetî ji ber ev sala çû gelek êş û azar tê debûn, çi ji teqîna be çi ji şewata ji yanî gelek tiştê zehmet tê de hebûn. Em hêvî dikin sala 2017 saleka aştiyê û aramiyê bi ser milletê me de. ئەمڕۆ دخوازێ وێشینیا هەندێک بیر بکە داگملەتێ me moralê bilindtir bibe ew bêhêvîbûn cem çêne be ev şevê hûn şevin pîrozin hêvîdarin her dem û her dem li darkenin. نود 2017 كاركي بيروت جاركي تجي جوا بيروت نقص تصوير عندنا 95 عائلة رمادي البنمر فلوجة قرمة هنا، فتعرف هاي وضعيتنا هاي تعبانة ومحتاجين يعني نفط، محتاجين صوبات، محتاجين بطانيات، عندنا ناس مرضى، عندنا أطفال مرضى، فغذائية هم محتاجين، عندنا هواي ناس هنا تعبانة حيل تعبانة. استقبالهم للدوام الدراسي ما دا أحد يستقبلهم، أي مدرسة اللي يروحون عليها استقبال ضعيف به، معاملة ضعيفة وياهم، ما أعرف شنو السبب.